سڵاو ڕێ سەمەڵ ێژە نوچەیەکی گرنگ نوکەتە دەستێ من لە هەولێرێ ئەوژی لەسەر دۆزە نوێنەرێ کۆنگرەیە نەتەوی یا کوردستانی کەنەکێ دەنیز بولبوون بوو و ساڵا پار لە هەولێرێ هاتبوو قەتل کرد لەسەر دادگەها کردنا تاوانبارێن وی نوچەیەک نوکەتیە دەستێ من هەروەکی کو هون دەزانن دەنس ساڵا پار لە هەولێرێ لە ئاڤایە بیرۆیا خۆ ئۆفیسا خۆ و ئۆفیسێکی ڕسمی ینی ئیزنێوی هەبوو ژ عالیێ حکوومەتە هەرێمی کوردستانی و لە هەولێرێ بوو بە ئاشکرا بوو گەلک جار ناجوین لەوەر دەهاتن ئەنجامداین لەور کار دەکرد و زەیدە ترژی کەسێک بوو بەکارێ هوەری و زمان و کولتورڤە مژوور دەبوو لێ مخابن ساڵا پار بە ئاڤایەکی پڕ هۆڤانە لە ئۆفیسا خۆ هات قەتلکردن و مخابنژی جێ پرسیارەیە چما وێ دەمێ ئەو تەنێ لەور بوو و خویا دیکە ئەو قاتیل ئەو دەر بە فرسەد گرتنە و دەماک و کەس لەوەر نەبیە تەنێ دەنز لەور بووە چوونە هوندر و دەنز قەتلکردن دەها vê heyvêda ڕوونیشتنێک چێبوو لە هەولێرێ لە دادگەیە لێ bi munasebeta an jî bi sedema amade nebûna parêzvan û advokatê bikujan dadge ji bo demekî nediyar hatibû şûn vexistin. Îro nûçeyek gihişte destê min hêjî nizanim min li ragihandinan nedît ku bikujên deniz hatin dadgehê kirin û bi xiyaneta nîştîmanî hatine mehkûm kirin. û li denava بەڵگەیەن دادگایەدا و دادوەرە هەولێرێ بریار لە سەردانە ناوێ ئەو کەسژی ئەو ئەفسەرژی ئەو بەرپرسژی یامی تێدا دەرباز دەبێ و تعلیماتە کوشتنە دەنزدایە ئەس نەها پڕ ناکەوم ناو دەتاییان ناو تشتی هور و مور بە کورایی چەند ساعتێن پێشیامەدا احتیمالە ئەو نوچە زێدەتر بەڵاو ببن ناوێوان چییە ئەو بەرپرسێک و تعلیمات دامە ناوێوی چیە ئەو ji بۆیمە نەگرنگە ئەو بڕیارێکی باشە ku li Kurdistanê da li ciyekîda ku ofîsek ya kîjan saziye dibe kîjan nêzîkîjan partiyê dibe dûrî kîjan partiyê dibe bîr û baweryawî çi dibe çi nabe li gorî me ne li gorî me ew ne tişteke lê saziyeka li gorî yasayê îznêwî heye û tenê karê sivîl dike karê medenî dike lewir de کشتنە کەسێکی بێتاوان و کەسێکی سڤیل هاتیە کوشتن و ئیرۆ jî دادگا ئەو کەسێن ku بکوژن کەسێن ku تاوانبارن بەوێت تیرۆرێ محکوم دکە ئەو بڕیارێکی باشە چ دەبە بلا بەبە دە هەمان دەمێدا مرۆڤ دکارێ وساژی شڕۆڤە بکە یعنی لە کوردستانێدا گەرەک قەتل و عامن بەوی ڕەنگی چێبوون بە دەستی میتێ بە دەستی دەوڵەتێن تورک لێ ئەو جارە یەکەمینە ئەس باوەڕم بکوژ تێن گرتن و تێن محکومکردن بە خیانەتێ و ناوێ بەرپرسێ میجی تێدا دەرباز دەبێت ئەو دەدەمێکیدایە بزاڤە سیاسی یا باکووری کوردستانی بەردەوام دەناوە وێ بزاوی و دەناوە پەدێکیدا ئیدی لە شەڕێکی ڕاگەیاندنێ پڕ توند هەیە و دەورداژی مرۆڤ لێدنەرێ پڕ جارنا دەوێ شەڕێدا پەدەکە وەک هاوکاری دەوڵەتە تورک تێ تاوانبارکردن دەمەکی وسادا گەلۆ چاوا بوو ku پەدێکێ ئانژی دادگایە هەولێرێ دادگایە پەدێکێ بڕیار وەرگرتن و ئەو کەس دادگایی کرد ئەو ژی جێ پرسێ جێ شرۆڤەکردنێ لە گۆری باوەڕیا من ینی مەسلەیەکی سیاسی نینە مەسلەیەکە ku پەدێکە لە ناوە ئۆتۆریتەیە خۆدا یعنی لە هەولێرێ ئۆتۆریتەیەک هەیە ئۆتۆریتەیەکی یەک دەستە ماڵە بارزانی ئانژی مرۆڤ دکارێ بێژی دەسەڵاتداریە ماڵا بارزانی گاڤک و ئیدارەیە هەرێمێکی بن دەسەڵاتی خۆ دەکەن دەوردا بڕیارێن وان بڕیاری یەک دەستن لێ دە هەرێمێندنێدا لە هەرێمە یەکی تێدا مرۆڤ دەکارێ بێژێ بڕیار بە چەند فلتەران دەرباز دەبن لۆماژی بڕیار بە ئاڤایەکی ژە ئاڤایان هەر جار پێک نایەن هەگەر ku ماڵباتە تاڵەبانی زەختێکی پڕپڕ مەزن ئەنجام نەدەن
ئەو یەک پێک نایە لێ لە هەولێرەدا ئەو یەک پێکدەی یەک یا دنێژی پەدەکە دەخوازە بەبێژە لە هەرێ مامەدا ئێدی کەسێک نەکارێژ دەرەوەی یاسا حرەکەت بکە و تشتێک و چێ دەبەژی گەرێک بە ئەریکردنا مەبێ بە بڕیارە مەبێ لە دەروی کۆنتترۆڵێمە دا نەبە ینی ئەو یەک پرپڕ گرنگە ئەم لە وردا ناخوازم ببێژن لە هەرێما پەدێکدا یاسا هەیە لە هەرێمە یەکی تێدا یاسانینە یاسایە لە هەردوو جیانجی هەنە یاسایەکی سربەخۆ نینە لە هەردوو جیانجی محکەمەیە حیزبیانە یعنی لە هەرێما هەولێرێ ئەو نوچەیەکی باش بوو و بکوژن دەنز هاتن دادگاییکردن لێ نوچێن پرپڕ خراپژی هەنە دیرۆکێدا بکوژێن گەلک خراپ هەنە مەسەرەن بکوژێ سەردەش عوسمان حتا نەهاژی نهاتنە دیتن گاواک و گوتن مەدیتنە کەسێکی دنێ تاوانبارکردن لە شوناواندا مرۆڤ لێ دنەڕێ حتا نەهاژی دادگاهکردن و حکومدانە ڕۆژنامەوانێن بادینان دەسەریدا شێروانی بە ئاڤایەکی عادیل ئەف بڕیار نەهاتنە داین بە قاسێک و سەرۆکی هەرێمێ نێچیروان بارزانی ji بۆی وان ئیدی داخێنیژی داکو ئەو دەمەکی درێژگەرێک بێن سەربەز بەردان نەهاتن سەربەز بەردان بڕیارێن دادگای یەک بە یەک دووان هاتن حتا بڕیاری 6 ساڵ حکم هاتن لەسەر چه ئەم نزانن یعنی بەڕاستیژی ئەم نزانن لەسەر چه یعنی ئەو میناکژی هەنە مرۆڤ نەکارێ بێژێ ئەv یەک بە عەدالەتی گرێ بدە لێ ئەv دەوردا ئیدی مرۆڤ دەکارێ ببێژە دەسەڵاتداریەکی پەدێکی هەیە ئەو دەسەڵاتداری دەخوازە بە تورکیاژی ڕابێژە هەگەر کو هۆن لە دەروێ من لە دەروێ کۆنتترۆلان من لە دەروێ ئیزنین مندا کارێکی وسا بکەن ئەم vەیەکی قبول ناکەن هەر تشت گەرێک بە ئیزنێمە بە هایمەژێ هەبێ و ئەم ئیتیفاقان لەسەر بکەن دا هەمان دەمێدا پەیامێکی دنێ تێدایە وەک من گوت هەر تشت لەوێ دەرێ دەبن کۆنتترۆلامەدایە تشتێک و ئەم نەخوازن تشتێک و ئەم ئەرەیینەکەن تشتێک و بەرێ بە ئیزنێ مەنەهات بکردن ئەم دکارن وانە دادگایی بکەن و وانە داڕزینە کە ئەم بەبی ڕەنگی داویێ لەوێ بەرنامەیە و کورت و لەوێ نوچێ بینن ئەمێ دەمێ پێشدا ئاگاهیان زێدەتر دەوێت دەربارەی ببینن لێ ئەو بڕیار بە هەر ئاوایەکی بێ مرۆڤ دەکارێت بە بڕیارێکی پۆزتیڤ ببینێ و ئەو گەرەک بەبە میناک ji بۆی هەمی هەرێمان هەرێمن دنێژی و بەبە میناکژی ji بۆی هەمی کەسێن و ڕوبەڕویە دادگای دەبن کە ئەندامێن حیزبی دیموکرات و لە هەولێرێ هاتنە کوشتن حتا نەها کەس نزانە لە کو هاتنە کوشتن لە هوتێل هاتنە کوشتن تەمام لە هوتێلاندا هەمی کامیڕاهانە ئەو کەس کیوە چون چۆ نەهاتن گرتن وەقاسی لە هەولێرێدا یعنی کۆنتترۆلێکی پڕ تند هەیە مێژی نەکارێ لە دەستێوان دەرباز ببە هەگەر و ئەو بخوازن بەڕاستیژی چما ئەو نەهاتنکردن وەک من گوت دادگای زیندانیا بادینان لەبەر چاوی مەیەک و بە ئاڤایەکی عادیل نهات مەشاندن مەدەستێکی سیاسی دەناوەوێ دادگایە دیت لێ ئەم دیسان دەکارن هێویدار بن و دادگایە دەنیز بەبە تەجروبەیەک ji بۆی هەمی دادگەیاندنێ ji بۆی هەولێرێ و ji بۆی سلەیمانیە و داوی لە تێرۆرێکی وسا وەحشی وەرێ ئانین یعنی بەڕاستیژی تشتێکی پرپڕ نەخۆشە مرۆڤێک لە کوردستانە تورکیای لە تورکیای ڕوبڕوویە زیندانێ بووە و چه تاوانێ وینینە ڕۆژێکی سیلەح ڕانەکریە کارێ زمان و کاری کولتوری دەکە لە سازیەکی کار دەکە بێ تێرۆرکردن یانی تشتێکی وسا گەرەک بەڕاستیژی نەوێ قبولکردن و هێویدارم دادگا بکارێ ئەو بڕیاراخوا بخێ سەر کاغەزێ و لە دەمێ پێشدا داخێنێکی چاپەمەنی بدەن و کەسێن پشت پەردێ کینە و دە هەمان دەمێدا مرۆڤ بکارێ بڕیارێ vê دادگایە ببە دادگایەکی ناودەوڵەتی کومیت لە دەروێ تورکیایە چ کاری دکا و چۆوە تێرۆری دکە حتا بەرنامەیەکی دن ڕێز و سڵاو هیوا خۆشنەوە